بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئەوەی دوێنێ ڕوویدا و ئەمڕۆ دەرەنجامەکان چۆن دەبێ چی بکەین بۆی کە کورد بۆ حاڵەوە نەبینین لە بەغدا گفتگوین پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکا محەممەد شۆڤەکاری سیاسی سیاسەتمەدار کاکە وەسڵاو لێبێ. سپاس کاگران زۆر بەخێر بێ. کاکا ئەوەی دوێنێ بینیمان چاوەڕوان کراوە بوو بە بڕای تۆ؟ نەخێرتوانم بڵێم تا حدێک چاوەڕوان کراو نەبوو. ئەوە چاوەڕوان کراو بوو کە یەکەم دانیشتن بە پێی با بڵێن تەوقیتە دەستوریەکان بەڕێوە چوو لە 29 مانگ وەکو سەر کۆمار کە دیاری کرد بوو. ئەمە ئاماژەیەکی باشە کە پرۆسەی سیاسی لە عێراق ئیتر بە پێی تەوقیتە دەستوریەکان بەڕێوە بچێ و بە فعلی بە پێی ئەوەی کە محکەمەی فیدرالیش بڕیاریدا کە دەبێت لە دانیشتنی یەکەم ئەم پرسە یەکلا بکرێتەوە هەڵبژاردننی هەرسێ ینی سەرۆک و دوو جێگرەکەی ئەوە شان دیسانەوە شتێکی گرنگ و باش بوو و توانرا سەرۆک و جێگری یەکەم هەڵبژێدرێ ئەوەی مایەوە کە لەسەر مەسلەی جێگری دووەمی سەرۆکە کە پشتی کووردە. ئەمە جێی داخە لە ڕاستیدا ئەمە ئاماژەیەکمان پێ دەڵێ کە دەبینین لە کاتێکدا شیعە و شیعەکان لە ناوخۆیان دە بە هەموو جیاوازی و با بڵێن بۆ چونە اختلافاتەکانیان کە هەیەەوە سونەکانیش بە هەمان شێوە توانیویانە هەم شیعە چوارچێوەی هەماهەنگی هەبێ هەم سونە ئەنجومەنی نیشتیمانی هەبێ و بتوانن ئەوەی پشتی خۆیانە یەک لای بکەنەوە. ڕاستە ڕکابەری هەبووە بەڵام ڕکابەریەکان بەو شێوە نەبووە کە لە ناو کووردا هەیە. بەڵام لە کاتێکدا دەبوو کورد لە هەموو پێکاتەکانی تر یەکگرتووتر و یەکڕیستر بێ بەداخەوە کە دەبینین هەر ئەم جارە نابێ گومان لە جارانی پێشوش لە پرسە جیازیەکانی پێشوش لە پۆستەکانی پێشتر کە هەڵبژاردن بۆ سەر کۆمار و پۆستەکانی ترکراوە ئەم ناتەبایی کورد دائیمە ڕەنجی داوەتەوە. خۆی لە ڕاستیدا ئەمەش نەقلکردنی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ بەغدا کە بەداخەوە یاینلانی کەمەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستان کێشەش هەبێ تا حدێک ئاساییە بەڵام بگاتە ئەوەی کە لە بەغداوە لە پرسە جیازیەکانی کە پێیوەستە بە پشتی کورد لە پۆستەکان ئەمە ڕاستەکەی وێنەیەکی خراپ نیشانی غەیری کورد دەدات لە عێراق لە دنیا. باشە کاکە دوێنێ ینی تا سعات 11 سەر لە بەیانیش بەر لە بەڕێوە چوون هەڵبژاردنەکان و بەڵێن دەنگدان بۆ سەرۆکی فەرلەمانوانە ینی بکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی نەبوو ئەوەشی کە سەمان دەکرد لەگەڵ پەرلەمانتارەکان دەیان سەر پشت کراوین دەنگ بە دکتۆر شاخەوان دەدەن دەنگ بار کاندیدێکی تر دەدەن وەکو کوردێکیش تاتفیان لەگەڵ دکتۆر شاخەوان نبوو بە تایبێت کە کاندیدی تر نەبوو هی کورد لەپەڕ بەیاننامەیەکی بارەکەی بارزانیمان بینی بەیاننامەکە 34 خاڵی ڕیز کردووە و زمانەکەی دیسانەوە وەکوەی ئەها لە بورجی عاجەوە ئەو لە سەروی هەموویەوە سەدەکا و دەڵێ بێ کورد ئاوا بکاو ئاوا بکاو بە تایبەت پۆستی سەرۆکۆماری هێنایەوە بەرباس بە بڕوای تۆ ئەو بەیاننامەی دوێنێ بۆ تەوقیتێکی گونجاو بوو؟ لە ڕاستیدا بەیاننامەکە لە تەوقیتێکی زۆر خراپ بوو ینی من ڕێیم وایە کە ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە سەرۆک کۆمار بۆ ئەوەی ببێ بە نوێنەری تەواوی لایەنە سیاسیەکان و تەواوی خەڵکی کوردستان من ئەمە بە شتێکی باش دەبینم بەڵام من ئەوەی کە لە بەیاننامەکە یان پەیامەکەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان خوێندمەوە ئەوەیە کە هێندەی مەبەستێتی کە ئەو پۆستە لە یەکێتی بسەنێتەوە هێندە مەبەستی ئەوە نییە بۆ کورد بێ وەکو عەرەب دەڵێ کەلیمەت حەق یوراد بها باطل ئەمە قسەیەکی باشە بەڵام نیەتێکی خراپی لە پشتەوەیە کە ڕووکەش دەیخوێنیەوە دەڵێ یەک ڕیز بوون و بێکەوە بە لە پەرلەمانی کوردستان جارێ پەرلەمانی کوردستانەوە خۆیان سەبەبێکی ئەساسی پەرخستنی پەرلەمانن کە ساڵێک و دوو مانگە هەڵبژاردن کراوە تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمانیش هەڵنەبژێردراوە چ جای ئەوەی حکومەت تەشکیل بکرێ. ئێنجا لایەنە سیاسیەکان کە بێن با بڵێن ڕێککەون لەسەر ئەوە. طبعاً بۆ ئاگاداریتان ئەمە کاتی خۆی بیرۆکەی کاک نەوشیروانی ڕەحمەتی بوو لەو کاتێک کە با بڵێن یەکێتی دوو بربژێری هەبوو بۆ پۆستی سەرۆکۆمار هەم دکتۆر بەرهەم هەم دکتۆر فواد معسووم لە ساڵی 2014 ئەو کاتە ئەمە بیرۆکەکەی بوو کە یان لە پەرلەمانی کوردستان یان با بڵێن فراکسیۆنە کوردستانیەکان دەنگ بە بربژێری کورد بدەن و بێک بربژێرەوە بچینە ناو هەڵبژاردن و فعلا وا بوو ئەو کاتە دکتۆر فواد معسووم دەنگی پێدراوە بوو بە سەرۆکۆمار. بەڵام مۆپارەقەکەی ئەوەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوەیە کە لە کاتێکدا
دوێنێ هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت و جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بە بەشی خۆیان دەزانن و شەڕی لەسەر دەکەن و ئێستا کە کاندیدێک هەیە کە زۆر ئاساییە کاندیدێکی تر هەبێ و خەڵک دەنجی پێ بدا بە کودەتای دەزانن شەڕ لەسەر پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دەکەن بەڵام دەڵێن سەرۆک کۆمار دەبێت بۆ با بڵێن کەسێکی بێلایەن بێ نابێ بۆ لایەنێکی سیاسی بێ پارتی یان یەکێتی ئۆکەی بەڵام ئەم مفارقەیە بەڕاستی ئەو نیەتە خراپەی لە پشت دەخوێندرێتەوە کاکەوە لەسەر مەسەلەیەوەی سەرۆک کۆمار دەڵێن دەبێ کۆدەنگێم و لایەنەکانی لەسەر بێ ئەنی من ئاگادارم دوێنێ چەند سەرکردێکی سیاسی پەیوەندیان کردووە بە پارتی دیموکراتی کوردستان و ئەڵبەتە لە ڕێی ئەو بەڕێزانەی کە ئاگادارن سەمان کردووە داوای لێکردون دەڵێن کاندیدەکەتان بگۆڕن لانی کەم بەربژێرەکەتان بگۆڕن پارتی دیموکراتی کوردستان ئامادەی ئەوەش نەبوو ینی تەنانەت بۆ گەڕی دووەم ئامادەی ئەوەش نەبوو کاندیدەکەی خۆی بگۆڕن ئەم سیاسەتکردنە بە عینادیە وای کردووە کە پارتی زەرری گەورە بکات یعنی لە ئەنە هەر ئەم جارە لە جارانی پێشوش لە کۆمەڵێک پرسی جیاجیا کە پەیوەندی با بڵێن وەکو مڕەشەحیان هەبوو بۆ سەرۆکایەتی کۆمار هەموو شار زێباری هەم ڕێبەر ئەحمەد هەم دکتۆر فواد حوسێن هەمویان شکستیان هێنا ئەمانە هەموو شکست بوون بۆ پارتی ئەم جارش لە هەڵبژاردنەکەی دوێنێ بۆ ئاگاداریتان یعنی ئەوەی با بڵێن هەڵبژاردننی هەیبەت حەلبوسی خۆی لە خۆیدا ئەمە شکست بوو بۆ پارتی چکە ئەوان پشتیوانیان لە سالم العیساوی لە هەڵبژاردننی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانیش دیسانەوە ئەوان پشتیوانیان لە محسن مەندەلاوی کرد و این دەرچوو عەدنان فەیحان دەرچوو یعنی پەیوەندی پارتی لەگەڵ طبعا هەموو جارێ باسیەوە دەکەم کە عمق عێراقیکە بۆ پارتی زیاتر سوننەیە بۆ یەکێتی زیاتر شیعەیە بەڵام ئێستا ئەو لەگەڵ پارتی لەگەڵ بەش ینی کوتلە هەرە گەورەکەی سوننە کە کوتلەکەی با بڵێن حزبی تەقەدمی حەلبوسیە پەیوەندی باش نییە و بێگومان ئەمانە لێکەوتی خۆی دەبێ و ئەوە بۆتە هۆی ئەوەی کە دوێنێ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بەم شێوە بێ کە پارتی بەدڵی نەبێ و بە زەرری ئەو بشتێتەوە و ئێستاشی لەگەڵ بێ ئەوەی کە هەیە ئەو بەیاننامەیە کە دەری کرد دوێنێ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وای کرد کە یەکێتی تووڕە بکات یەکێتی پێشتر گوتوێتی کە ئێمە کاندیدمان نابێت چونکە یەکێتی با بڵێن ئەوە تەکتیکێکە دەیکا بۆ ئەوەی کە سبەی پشتی سەرۆک کۆمار بەهی خۆی دەزانێ و ململانەی لەسەر نەکرێ بۆیە نایە ململانەی لەگەڵ پارتی بکە لەسەر جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان گوتوێتی من مڕەشەحم نابێ بەڵام کە ئەو بەیاننامەیە دەرچوو ئەمە نیەتی ئەوەی لێ خوێندەوە یەکێتی کە ئیتر تەواو پارتی بەنیازە بۆ سەرۆک کۆمار شەڕی شەڕ بکات و ڕکابەری هەبێ ینی با بڵێن کاندیدی هەبێ و ڕکابەری بکات لەبەرەوە ئەویش ئیتر ئەوەی خەیارێکە لە بەردەمی بووە و پشتیوانی لە کاندیدەکەی تری غەیری پارتی بکە کە دکتۆر ڕێبوار کەریمە بۆیە ئەمە بێگومان ئەو لایەنانەی کە با بڵێن لەگەڵ پارتی نین لە سوننەکان و لە شیعەکان لە زیاتر لە یەکێتی نزیکن هەمویان بەو ئاراستەیە دەنجیان بە دکتۆر ڕێبواردا بۆیە پارتی دەنگەکانی کە خۆیان ساحەبی 29 کورسین کەچی نەیتوانی لەگەڵ با بڵێن کاندیدێک کە 5 کورسیان هەیە کوتلەکەی خۆیان دەنجی زیاتر بێنن ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەو دۆخە دروست ببێ یەک نقطەی تر حەز دەکەم باز بکەم ئەوەی کە کاک مەسعود باسی کردووە وەکو گوتم خۆزگا کە ئەمەی باسکردی سەرۆک کۆمار بیگوت باشە با سەرۆکی هەرێمیش ینی هەر بۆ سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە چەندین ساڵە لە دەست پارتی و بەهی خۆی دەزانێ بەڵام کە بەستەنها سەرۆکی کۆمار باز لەوە دەکات کە سەرۆکی کۆمار ببێ بە با بڵێن کەسێکی بێلایەنی ناحزبی من پێم وایە دەبایە وەکو پاکێجێک بڵێ سەرۆکی هەرێمیش و سەرۆک کۆمار و پۆستەکانی تریش خۆ جێگری سەرۆک وەزیرانی عێراقوانە با لە خەڵکێک بێت لە دەرەوەی پارتی وێچێتی بێ ئەگەر بێلایەنیش دەبێ با لە حزبەکانی تر بێ با ئەوەش تەجروبە بکەین خۆ لە پارتی وێچێتی زۆرمان تەجروبەکردن و هیچ نەتیجەیەکی ئەو تۆی نەدا بەدەستەوە کە لە خزمەتی تەواوی خەڵکی کوردستان بێ بەڵام مەبەستمەوەیە کە ئەو دووفاقیە کە و ئەو با بڵێن ئەوەی بەشی خۆم بۆ خۆم و ئەوەی تۆش دەخۆم بەو منتیقا ئەو پەیامی دەرکردووە بەداخەوە کە ئەو لێکەوتە خراپی لێکەوتەوە ینی پێ دوایە ئەوان ینی بڕۆیان بۆ عورفەش نییە وەکو جۆرێک لە عورفی سیاسیە ینی ڕێککەوتنێکی سیاسیە وا هاتووە لە نێو ماڵی کووردا تابێت لە نوێنێکێتی پارتیدا سەرۆک کۆمار بۆ یەکێتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستان ینی ڕێگەوەی کە تۆ دەیڵێ ئەوەی خۆم بۆ خۆم ئەوی تۆش دەخۆم
پێدوانیە ئەگەر دوێنێ لە بەیاننامەکەی ئەوەی بارەکەی بارزانانیدا خاڵێکی وایتیا بووە وتە پشکەکە ڕاستە بۆ یەکێتیە بەڵام با کۆدەنگی لەسەر بێ ئەو لە بەیاننامەکەدادان بۆژدانانێ دەڵێ ئەمە مڵکی لایەنێکی سیاسی نیەوە بێ کۆدەنگی هەمووانی لەسەر بێ ئەم نەهجە لە چیەوە سەرچاوی گرتووە پێ دوایە هەڵبژارنەکانی دوێنێ ینی شۆکێک بە پارتی بدا تۆزێک لە غروریان بێنێتە خوارەوە ببینن ینی ئەوە قوتەکەی لە بەغدا زۆر گرنگە لە ڕاستیدا لە نەسیاسەکانی تری غەیری پارتی با بڵێن بە تایبەتیش ئەم هەڵوێستەی یەکێتی ئەم هەڵوێستە شتێکی کاتی نەبێ و ئەمە ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر بتوانن لانی کەم ئەگەر هاوپەیمانێتی تیش دروست نەکەن هاو ئاهەنگیەک هەبێ لە بینی ئەم لایەنە سیاسیانە بۆ ئەوەی کە هەمیشە پارتی لە هەرێمیش و لە عێراقیش یعنی هەرچی بێوێ لە پۆست لە یاسا وەکو ئەوی کە خۆی دەوێت تێنەپەڕێنێ و هەمیشە تەحالفات و سەفقاتی ژێر بەژێر دەنکە بۆ کە بەشێکیان کە هیچ بەرژەوەندی کوردیشی تێدانیە بەڵام لەگەڵیان ڕێک دەکەوێت بۆ ئەوەی تەنها هەندێ مەکسەبی حزبی بەدەست بێنێ ئەگەر بێت و ئەو لایەنە سیاسیانە هەنجەک لە بینیان هەبێ پێم وایە هەم لە کاریگەری ئەرێنی دەبێت بۆ هەرێمی کوردستان هەم لە نوێنەرایەتی کورد لە بەغداش لەبەرەوە ئەوە بە گرنگ دەزانم بە بێگومان بەڵام بە تەسەووری من ئەو عینادی و عنزوهیەتەی کە با بڵێن پارتی هەیەی قەت با بڵێن دان نانێ بۆی کە شکستی هێناوە و خۆتان دەبینن هەڕەشە دەکات کە لە پرۆسی سیاسی دەکشێتەوە و ئەو هەڕەشانەمان بیستوە چەندین جاری تریش دوایە دەگابەوە بەنگێڕێک لە زمانی ئەوە دوو ڕۆژە بەنگێڕەکانی هەر دێت و دەڕوا و دەڵێ مووقفی تونمانە بێ و دوایە لە زۆر تونترمانە بێ و اینجاڵێ بۆ هێ لە پرۆسی من بڕوان بۆیە ئەوەی مووقفی تند بێ مووقفی توندی هەبێ هێندە هەڕەشە ناکە ئەوەی ساحبی ئیرادە و مووقفی تند بێ بەبێ هەڕەشەکردن لە کاتی خۆیدا بڕیاری خۆی جێبەجێ دەکات بەڵام ئەوە خۆتان دەزانن ینی تەجروبەمان لەگەڵیان هەیە ینی خۆ لە مەسەلەی ڕیفراندۆم لە پرسەکانی تر لە ئەوەی پێشتریش کە سەر کۆمار لە پارتی هەڵنەبژێدرا و دوورخستنەوەی و شارزێباری مووقفی تونمان دەبێ ئەم قسانیان کردووە ئۆکەی بەڵام خۆ یان من پێم وایە نایکەن و ناتوانن چونکە کارتی بەهێزیان بەدەستەوە نەماوە هەر خۆشان سەبەبکاریەوەن کە هەرێم وە کورد کارتی بەهێزی بەدەستەوە نەوێنێ ئەگەر بشیکەن زەرەر دەکەن یعنی ئەوە گریمان پارتی لە پرۆسی سیاسی کشایەوە خۆ ئێستا سەدر کە کوتلەی هەرە گەورەی شیعەیە ئەو هەموو کورسی هێنا لە هەڵبژاردننی 2021 هەر لە پەرلەمانیش کشایەوە ئێستا ژوا دانیشتووە پرۆسی سیاسی عراقیش بەردەوامە ینی سبەی پارتیش بکشێتەوە هیچ کێشەیەک دروست نابێ ینی لە ڕاستیدا کێشەی گەورە بۆ عێراق ڕەنگە لە هەرێم ئەم گاپەی بینی پارتی وێچێتی زیاتر با بڵێن فراوانتر ببێ و بەداخەوە ینی ئێستا دەبینین ئەو دۆخی لە هەرێمی کوردستان هەیە موسسات پەکخراوە هیچ ڕێزێک بۆ پەرلەمان دانەنراوە بۆ هەڵبژاردن بۆ دەنجی خەڵک حکوومەت تەشکیل نەکراوە ئەگەر بتەوێت تۆ یەک ڕێزی دابین بکەی من پێم وایە بە شعارات و بە پەیامانە ناکرێ بە کۆبوونەوەی دەوری با بڵێن مێزە بازنەیەەکان ناکرێ بۆ دەکرێت کە ڕێز لە موسسات بگری و شەفافیت هەبێ بە دامەزراوەییکردنی پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسیەکان پەرلەمان ببێتە با بڵێن شوێن و پێگەی ململانەی لایەنە سیاسەکان لەسەر پرۆژە بڕیاری باش و یاسای باش و هەڵوێستی باش نەک ئەوەی کە تۆ پەرلەمان جارێک پەک بخەی ڕێگە بە سەرۆکی پەرلەمان نەدەیت و بۆ ماوەیەکی زۆر پەچی بخەیت دوای ئەوە تەمەنی درێژ بکەیتەوە ببێتە کاربەڕێکەر حکوومەت دوای ئەوە هەڵبژاردن بکرێ ڕێگە نەدرێ سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدێت چی وەڵا لەسەر پۆستێک بۆ نمونە لەسەر وەزارەتی ناوخۆ نازانام ئێستا کە باز لە کێشە دەکرێت لە بینی پارتی وێچێتی دەستگرتن بە وەزارەتێکی دیاریکراو تەنها هەموو پرۆسە سیاسەکە لەسەرەوە پەک بخەیت کاکەوە بە بڕای تۆی لە پارتی دموکراتی کوردستان تێگەیشتی وەکو سیاسیەک با بڵێن کۆدەنگی چییە لای ئەوان پێناسەی کۆدەنگی چییە لای ئەوان پێناسێک کۆدەنجی لای ئەوان ئەوەیە من پێشەوای ئێوەم پێشتان دەکەوم ئێوەش بە دوامە بڕۆن و من چیم گوت ئێوە بڵێن بەڵێ هەرچی من داوای بکەم ئێوە بەڵێ بۆ نەکەن ئەوە ئێوە خائینن خۆفرۆشن دژی هەرێمی کوردستان و قوارێ هەرێمی کوردستانن ئەم پێناسەیە لە عقلێتی پارتی بەڕاستی بۆتە کارەسات بۆ هەرێمی کوردستان
پێویستە یەکدەنجی و یەکڕێزیوەکە گوتم لە ڕێگەی مؤسساتەوە بێ و بەیەکەوە دابنیشتین قەزایەکی مستەقیلمان هەبێ هێزێکی پێشمەرگە یەکگرتومان هەبێ ئەوانە خۆ هیچ عیلاقی بە بەغداوە نییە خۆ بەغدا دەستی نەگرتوین لەوەی کە ئێمە دەستوری هەرێمی کوردستان ینی ئەمە بە پێی دەستوری عراق دەتوانین دەستورمان هەبێت چەند ساڵ نەمان بووە ئەم شێوازە لە حکومڕانی مؤسساتی وای دەکرد ئێمە بتوانین یەکڕیز بین یەکدەنگ بین خلافاتێکی دیموکراتی ئاساییمان هەبێت لە پەرلەمان ئیدارەی بدەین بەڵام ئەمە نەکراوە و لە ڕاستیدا بۆیە دەبینین بەردەوام ڕوانگە حزبەکان زاڵن ئینجا تەسکبینی حزبی کاک مەسعود من چەند جارێک ترەوەم بتووە من ڕێزێکی زۆرم بۆی هەیە ئەو لە دوای کۆچی دوایی ڕەوانشادان مامزەلال و کاک نوشیروان دەیتوانی و فرسەتێکی تاریخی گەورەیەوە هات بە پێش ببێت بە فعلی بە سەرۆکی هەموو خەڵکی کوردستان بەڵام لە ڕاستیدا ئەو با بڵێن دەرفەتەی نەیتوانی بقۆزێەوە وە ڕەنگە توانای ئەوەی نەبێ ئەو دەرفەتە بقۆزێتەوە لەبەرەوەی زۆر حزبیانە لە سیاسیەکان گوێڕایاڵی دەکەن بە قسەی دەکەن یاین چەند جارێک سەرۆکی کێتی نیشتمانی کوردستان نەیشاردۆتەوە دەڵێ کاک مەسعود چی بوو ئێمە بە قسەمان دەکرد آخر ئەو چەند جارێک چووە سەردانی کردووە بێ گوێبەوەدا پارتی دێ سەردانی ئێرە دەکات یاننا من بەداخەوە دەڵێم حەق نییە ئەم نەوع قسانەش بکرێ یانی چونکە کاک مەسعود ئەمە بە ڕێزگرتن ناخوێنێتەوە ئەمە بە زوعم دەخوێنێتەوە پێی وایە دەبێ خەڵک هەمووی لەو لاوااسترن لە خوار ئەون حەقوا بوو دەبایە مەسەرەن بەردەوام بێ سەردانی ئەم ناوچانەی با بڵێن سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و ئەوانە بکە حزوری هەبێ کۆبوونەوەی حزب سیاسیەکان ڕێک بخە خۆی تەدەخل بکە ئەگەر پارتی کارێکی ناڕەوا نادیموکراتیانە نادامەزراوەی کرد بێتە دەنگ لە دژی پارتی لە دژی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە دژی سەرۆکی حکوومەت کە کوڕی خۆیەتی لە سەرۆکی هەرێمەگە برازایەتی بەم شێوە ڕەفتاری بکرد بەیانەک حزبیانە کە دەبینین یعنی لە هەموو پرسێک پارتی لە لای ئەوە لە ناو پارتیش بێگومان باڵباڵێنێک هەیە ئەو باڵێک کە خۆی دڵخوازیەتی دەیەوێت سەرخات و بەرژەوەندی ئەو با بڵێن باڵە لە بەرچاو بگریان ئەو حزبەی خۆی بێگومان هەیە بەڵام زۆر مەکشوف نییە وەکەوەی کە لە هەندێک حزبی تر هەیە بە بێگومان ئەوانیش هەیەە ململانەی ناوخۆی ناو بنەماڵەکەیان هەیە ئەوە ینی ئاشکرا نەکراوە بەڵام ئێمە ئەوانەی کە چاودێری سیاسین و ئەو وردەکارانە دەزانین وە مێژووی پارتی دیموکراتی کوردستانمان خوێندەوە مێژووی بنەماڵی بارزانانی خوێندومانێتەوە دەزانین ئەم شتانە هەیە و عیبیش نییە و ئاساییشە لە زۆربەی با بڵێن حزبەکان ئەم شتانە هەیە و کوتلەی جیاجیا هەیە منبەری جیاجیا هەیە باڵی جیاجیا هەیە ئێمە عیبەیەک نییە عیبە ئەوەیە کە تۆ کە بۆ نمونە کەسێک سەرۆکی حزبێک بێ یان خۆی بە سەرۆکی میلەتێک بزانێ بچێ لای باڵێک بگرێ لە دژی باڵێک یان لای حزبێک بگرێ لە دژی حیزبێک حزبایەتێکە بکە بۆیە دەڵێم ئەگەر ئەوەی بکرد وایە ئەمڕۆ دەبوایە خۆی وەکو چۆن سەرکردەی لایەنە شیعەکان و سوننەکان دەچن بۆ پەرلەمان لە خەریکی لۆبیکردن خەریکی پەیوەندیکردن بۆ ئەوەی پشتی پێکاتەکەیان بەدەست بێنن پێم وایە دەبوایە ئێستا کاک مەسعود خۆی بچێت لە پەرلەمان بێ بۆ نمونە لە کاتی دەرکردنی یاسا گرنگەکانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی پەیوەندی بە بودجەوە هەیە پەیوەندی بە پێشمەرگەوە هەیە پەیوەندی بە ناوچە دابڕاوەکان و مادێستە چلەوە هەیە خۆی بچێ حزوری لێ هەبێ و هەموو حزب سیاسی کوردستانەکان نوێنەرایەتی هەمووان بکە نەک تەنها نوێنەرایەتی حزبێک بکە و بچێ شەڕ لەسەر پشتی یەکێتی بکە پێشەوە یەکێتی شەڕ لەسەر پشتی خۆی بکە شەڕ لەسەر پشتی یەکگرت و کۆمەڵ و ئەوانی تر بکات نەک پارتی پێش بخە و شەڕ لەسەر تەنها پۆستەکانی پارتی بکەوە پشتی پارتی بکەوە ڕوانگەی پارتی زاڵ بکە ئەمە وای کردووە کە لە ڕاستیدا کاک مەسعود نەیتوانی کە ئەو دەرفەتە بقۆزێتەوە ببێتە ئەوەی کە ئێستا کە باز دەکەن و ئیدعای دەکەن کە دەڵێن مەرجەعە لە ڕاستیدا تەنها ئەوە ناونیشانێکی بێناوەڕۆکە مەرجەع نییە بەڵکو تەنها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە دەیتوانی ببێ بە مەرجەع بەڵام نەیکرد ڕفتارەکانی خۆیەتی واکە کە تۆ بڵێ مەرجانیە ئەی بێگومان یانی ئەمە کەسی سیاسی دووربین و خەڵکی قائید
لە ڕاستیدا زۆر دووربینانە بیر دەکاتەوە و لە سەروی حزب و لە سەروی بنەماڵە و لە سەروی ئەم مەکسەبە بچووکانە یعنی ئینتیمایەکی زۆر فەوقی زیاتر با بڵێن نەتەوەیی و نیشتیمانی هەیە هەموو ئەو شتانە بەلاوە دەنێ گرنگ لە لای ئەوە کە نیشتیمانەکەی و نەتەوەکەی سەر بکەوێ و پێداگری لەسەر شتا داواکاری حزبەکان ناکە و عینادی ناکە. کاکەوە ئەمڕۆ پێ دوایە دەرەنجامەکان چۆن دەبن؟ کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان سەرکەوتو دەبێ؟ ئایا ئەکرێەوە بە سەرکەوتن ناوبەرین؟ ینی پارتی دموکراتی کوردستان لە ڕابردوودا دەوید هەر حکوومەتێک دروست بێ لە هەولێرەوە دروست بێ، ئێستا بۆ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بە وەزعەوە ئەگەر دەریش بچێ سەرکەوتنە؟ خۆی لە ڕاستیدا من پێم وایە دەبواە ئێستا دکتۆر ڕێبوار جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بواە، چونکە گەڕی یەکەم دەڵێ بە پێی مادەی 55 دەستوری عێراق دەڵێ دەبێ ئەغلەبیە مطلقە بێنێ، ئەغلەبیە مطلقە 166 دەنگە هیچیان نیانهێنا دەچێتە گەڕی دووەم، بەڵام ئەغلەبی مطلقە بۆ گەڕی یەکەمە، ئەغلەبی مطلقە بۆ گەڕی دووەم نیە، گەڕی دووەم لە دوو کاندیدی ڕکابەر کامیان زیاتری نەجیهێنا ئەو دەبێتە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان، وەکو چۆن سەرۆک کۆمار کە دوو لەسەر سێی پێویستە کە لە گەڕی یەکەم دوو لەسەر سێی نەهێنا ئەوە دەچێتە گەڕی دووەم. ئەو دوو ڕکابەرە دواتر هەر کامێکیان دەنجی زیاتر هێنا ئۆتۆماتیکی دەبێت سەرۆک کۆمار. کۆمار دقیقەن وایە، بەڵام دەڵێن بە پێی مادەی 55 دەستور دادگای فیدرالی دوایی خوێندنەوەیەکی بۆ کردووە بەرمەبنایەوە ڕوونکردنەوەیەکی داواڵە بۆ پەرلەمانی کورد بۆ پەرلەمان ئەنجومەنی نوێنەران بۆ سەرۆک و بۆ جێگرەکانیشی ئەبێ ئەو زۆرینەیە بەدەست بێنن ئیتر ئەگەر دەگەڕیش بڕوا هەر ئەبێ بگا بۆ ڕێژە دەنگە. ئەوە لە ڕاستی بۆ سەرۆک کۆمار وانە بڵێ دەبێ هەمووی بێکەوە بێ، ینی ناکرێت بۆ سەرۆک کۆمار وابێ و ئەویتر وانە بێ. ینی لە ڕاستیدا من بۆ خۆم تێبینیم لەسەرەوەی هەیەەوە بە تاکید ڕێی جیاجیا هەیە لەسەر ئەو پرسا، بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا وەکو ئەو دۆخە سیاسێکی هەیە ئێستا کە لە دوێنێەوە تا ئێستا بێگومان لەم حاڵەتانە کۆبنەوە و پەیوەندیکردن و ئیتر سەفەقاتی ژێر بە ژێر و ئەو شتانە دێتە پێشەوە گۆڕانکاری لە هەڵوێستی هەندێک فراکسیۆن ڕەنگە بێتە پێشەوە. من ئاگاداری ئەوە نیم بە وردەکاریەوە لە ڕاستیدا، بەڵام پێم وایە تا ئێستاشی لەگەڵ بێ هەڵوێستەکان بەو ئاراستەیەن کە چانسی دکتۆر ڕێبوار هێشتا زیاترە، چانسی زیاترە، بەڵام نازانم پارتی ئایا ئامادە دەبێ ئەو داواکاریە هەندێک لایەنە شیعەکان بە تایبەتی وە سوننەکانیش کە کاندیدەکان بگۆڕن دەیکایان نایکە جارە دیار نییە، چونکە لە ڕاستیدا تێبینیان وەکو شەخص تێبینیان لەسەر شاخەوان عەبدوڵڵا هەیە لە دەورەی پێشوو کە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بوو. بە کۆی گشتیم پرۆسەیەکی شکست نییە بۆ پارتی ئەگەر کاندیدەکان ئەوەی باسم کرد بەڵێ هەم سەرۆکی پەرلەمان هەم جێگری یەکەم بۆ پارتی ینی لە مەسلحەتی پارتی نەبوو، ئەمەشیان ئێستا کە تا ئێستا لە مەسلحەتی پارتی نییە. بەڕێز کاکە محەممەد شۆڤەکاری سیاسی سیاسەتمەدار سپاس دەکەم. سپاس بەشداریکردن بەخێرات سەر.